ئەو قوتابیانەی دەرچووی قۆناغی 12 ئامادەی بوون کە داواکاریان پێشکەش کردبوو لە ڕێگەی زانکۆ لاین و پارالێلەوە تاکو لە زانکۆ پەیمانگەکان وەربگیرێن لە بەردەم وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم لە ئاشاری هەولێر گردبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا. قوتابیەکی دەرچوو با کۆنمرەی 99 کە لەسەر ئاستی هەرێم پلەی پێنجەمی بەدەستێنەوە دەڵێت لە هیچ کۆلێژێکی پزیشکی ناوم نەهاتۆتەوە نە لە ناو شار و نە لە دەرەوەی شاریش. داواش دەکەن کورسی زانکۆ لاین زیاد بکرێت لە بەرامبەردا کورسەکانی پارالێل کەم بکرێتەوە. ئەمن پێنجەمی هەرێم بە کۆنمرەی 99 معقول نییە لە هیچ کۆلێژێکی پزیشکی گشتی نە هەولێر نە کوێ سلێمانی زاخۆ هیچ جێیەک وەرنەگیرامە. داواکارم بە زیادکردنی کورسەکان. ئێستا ئەگەر هەمان کورسی پار ئەمن دوور ناڕۆم ناتمە 2016 ئەگەر هەمان کورسی پار هەبە ئەمن بێ منەت وەرگیراوم هیچ زێرکوان ڕاندەدەوەستام. داواکاری ئێمە زیادکردنی کورسیە زیادکردنی کورسی لە هەموو فاکتەرەکان یعنی لە هەموو بەشەکان کورسی زیاد بکرێن لە بەرەوەی کەمکردنەوەی کورسی وەتەوەی کۆبوونەوەی هەم تەلەوەیە. ئەم تەلەبانە زۆربەی زۆریشی لە 90 بۆ سەرەوەیە. ینی ئەوە نییە بڵێ وڵا 53 یا 52 لەگەڵ ڕێزمە ناوی نەهاتۆتەوە. ئەو بەشەی کە نووسیوێتی و پاروەری کردووە بە قسەی خۆیان کورسی زیادکەن کەمیان کردوتەوە. بەڕاستی ئەو ساڵ زوومێکی زۆر لە قوتابیان کرا. ئێستا من 97م هەیە 97.4 لە کیمیای ژیان یادمەکە ینی لە کیمیای ژیانی کلینیکی ناوم وەرگیرایە کە پێشتر ئەو 94 وەرگیرایە. برادرمە 99 هەیە لە طوبعام وەرنەگیرایە. برادرمە 98 هینایە لە هەندەسەی وەرگیرایە لە هیچ بەشێکی پزیشکی وەرنەگیرایە. ینی ئەوە زوومێکی زۆر گەورەیە. دەرەجە تویش بەرزێتەوە کار لە هەموو ئەوکانی کردیە کار لە هەموو بەشەکان کردەوەی لێ هاتیە دەرەجە زۆر بەرزێتەوە. ینی بەس تەسیری کەمکردنەوەی ئەوە دەرەجەی طوبعامی ئەوەندە بەرز بیتەوە وەلی هاتە 99 وەرنەگیرەیە. 99 ینی لە 99 بەرزتر چیەوە وەلی هاتیە ینی 99 وەرنەگیرەیە. لای خۆشیانەوە کە سوکاری قوتابیە دەرچووەکان دەڵێن سوپاس بۆ خوا منداڵەکانمان نمرەی زۆر باشیان هێناوە بەڵام بەداخەوە ناوی لە پارالێل هاتوتەوە. بەو هۆیشەوە دەڵێن ئێمە ناتوانین کرێی خوێندنیان بۆ بدەین و دەبێت خانوەکانمانی بۆ بفرۆشین. منۆکو بابی یەک لە قوتابیەکانی پۆلی 12 کە 98 پوین هەیە زۆر برێن بەداخەوە کە ئەوەی لۆی خوین بوو خۆی مادی کردو ئێمەش کە خۆشی خۆشمان لەسەر ئەوان دانابوو بە هەموو هەوڵ و تێکۆشانی خۆمان بۆ ئەوەی کە لە طوبعام بژیرێ دەرەجەشی باش بینی شتش نییە طوبعام بێ. بەڵام لێرەدا کە بەو سیستەمی داڕژدایەوە بەو نەوعی کە تەوزیع کرایە 165 کورسی على ئاساس دوایە ئێستا 120 بەڕاستی غەدرێکی زۆر گەورە لەو قوتابیانە کرایە. ڕقم دەرەجەیە هێنا بەس وەرنەگیرە. لەکوێ چەندی هێنا و بۆچی 8.8 لەکوێ وەرگیرا؟ لە هەولێر وەرگیراوە پارالێل. بەس ئەو دەرەجێ ئەو ئەسنان وەری کردووە بەس ئەم بە پارە وەرگیراوە. ئێوە لە تواناتاندا هەیە و پارەیە بدەن یا خۆت؟ ناوەڵا لە توانامان نەبێ خانۆکەمان بچوو بکەینەوە بیفرۆشنی بچی نەکرێ. وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێم لەم ساڵدا 11,000 کورسی زانکۆلاینی کەم کردوتەوە و لە بەرامبەردا کورسی خوێندنی بە پارە واتە پارالێلی زیاد کردووە. قوتابیان دەڵێن ئەمە هەوڵێکە بۆ بێنرخکردنی خوێندنی حکومی و پڕکردنی گیرفانی زانکۆ ئەهلیەکان کە هەردەسەڵات خۆی خاوەنیانە.